جا لێرەدا کە دەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی كل محدثة بدعة، هەر شتێک لە دیندا دابهێنیت ئەوە بدعەیە، بدعە ضەلالەت و گومڕاییە. كل لەولاوە بدعەکاران دێن بابە وا نییە کەلیمەی كل خۆ بۆ هەمووی نییە، مەبەستی هەموو بدعەیەک نییە. ئەی كل ئەگەر بۆ هەمووی نەبێ کەواتە لێرەش كل نفس ذائقة الموت، کەواتە بڵێ هەموو نەفسێک مردن ناچێژێ، هەندێکیان ناچێژن، هەندێک نەفس مردن ناچێژێ. چۆن لێرە دەڵێ كل نفس ذائقة الموت، لەوێش بڵێ كل بدعة ضلالة، هەموو بدعەتێک ضلالەت. کەواتە براکانم ئەمە ڕەدە لەسەر ئەوان لەو ڕوانگەیەوە. بینەوە سەر ئەسڵی ئاەتەکەمان كل نفس ذائقة الموت، هەموو نەفسێک مردن دەچێژێ. بەخوا من دەیچێژم، تۆ دەیچێژی، فەقیر، دەوڵەمەند، ساغ، نەخۆش، دەسەڵاتدار، بێدەسەڵات، کافر، مسلمان، هەمووی دەبێ بمرێت. سبحان الله. كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة. بەڵام بەمردن ژیان کۆتایی نایەت، بەمردن ژیانی مرۆڤ کۆتایی نایەت. لایەتێکی تردا خوای گەورە دەفەرمێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی. حەیات ئینسان ڕۆژی قیامەت دەڵێ خۆزگە کاری چاکم پێشکەش کردبا بۆ ژیانەکەم. کام ژیانە؟ ئەسڵەن ئەو دیو ژیانی ڕاستەقینەیە، ئەم ژیانی ئێستا هیچ نییە. وما الحياة الدنيا إلا متاع الغرور، ژیانی دنیا إلا متعەیەکە، ڕابواردنێکە، خەڵەتاندنێکە و هیچی تر نییە. بەخوا هەمومان خەڵەتاوین، جا هەمانە زۆر هەمانە کەم، هەمانە تەواو خەڵەتاوە و ژیانە ڕاستەقینەکەی ئەو دیوی لەبیر چۆتەوە لە 100 هەمانە لە 190، هەمانە لە 105 مەشغوڵە بە دنیاوە و لە 105 بێئاگایە لە قیامەتی. بۆیە براکانم ژیانی ڕاستەقینە ئەو دیوە. کەواتە تۆی مسلمان یەقینت هەیە کە بە مردن ژیان کۆتایی نایەت. بۆیە خوای گەورە دەفەرمێ وإنما توفون أجوركم يوم القيامة، و ئێوە ئەجر و پاداشتی کردەوەکانتان بە تەواوی، توفون وفا یعنی کامل، تەواو ئەجر و پاداشتی کردەوەکانتان وەردەگرنەوە ڕۆژی قیامەت. کەواتە ڕۆژێکی ڕۆژی قیامەت و زیندووبوونەوەیە، ڕۆژێکی ڕۆژی ژیانەوەیە، ڕۆژێکە ڕۆژی محاسبە و لێپرسینەوەیە، ڕۆژی سزا و پاداشتە. چی چاندووە لێرە بەرهەمەکەی لەو دی و دەبینیتەوە. کەواتە ژیانێکی تر هەیە. لەم ئاەتەدا براکەم کە دەفەرمێت تووەفەونە فایدەیەک دەکەین. ئەم فایدەیە چییە؟ وتمان وەفا یعنی چی؟ تووەفەونە ئوجوڕەکم، شتێکم وت ئێستا چیم وت کاکە؟ بە تەواوی بە تێر و تەسەلی پاداشتی خۆت وەردەگریتەوە. کەواتە پێش ڕۆژی قیامەتیش تۆ پاداشت وەردەگریتەوە، بەڵام تەواو نییە. جارێ ئایا مسلمان لە دنیادا، لە ژیانی دنیادا، لەسەر مسلمانێتیەکەی، لەسەر کردەوە چاکەکانی خوای گەورە پاداشتی دەداتەوە لە دنیا؟ خۆشحاڵ و بەختەوەری دەکا، یارمەتی دەری دەبێت یا نایکا؟ دەیکات، بەس جارێ تەواو نییە، ماوتە. ئەجری گەورەت بۆ قیامەت بۆ دانراوە. و ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر نەعیمی قەبر و عەذابی قەبر. کەواتە پێش زیندوو بوونەوەش، کە دوای مردنە، پێش زیندوو بوونەوەش ئەجرێکت دەست دەکەوێتەوە، بەڵام ئەجری وافی و کامل و شامل نییە. کەواتە لە قەبریشدا نیعمەت هەیە، خۆشی هەیە، بەڵام تەواو نییە. جارێ فەرشی بەهەشتت بۆ ڕادەخرێت کە ئەهلی تەقوا و دین و ئیسلام بی، جلوبەرجی بەهەشتت لەبەر دەکرێت و پەنجەرەیەک دەکرێتەوە و شوێنی خۆت لە بەهەشت نیشان دەدرێت، بەڵام جارێ نەچوویتە ناویەوە. کەواتە کامل نییە. جارێ خوای گەورە بمانجێڕە لەو کەسانە بۆ خاتری ناوجوانەکانی.